بەڵێ وەکو ئاماژەمان پێدا کۆسار ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردەوامە جا ئێمە لە تەوەری سەرەکی بەرنامەکەی ئەمڕۆماندا باسەوە دەکەین بزانین بەپێی ئەو خشتە و ڕێکاری و کارنامانی کە دانراوە کارەکان تا چەند بەپێی ئەو ڕێکاریانی کە دانراوە بەڕێوە دەچێت ئامادەکاریەکان بە وردی چین بۆیە میوانداری وەکو کۆسارە مەژدا کاگامانج حەزیزکەریم بەڕێوبەری ئۆفیسی هەڵبژاردنەکانی سلێمانی دەکەین دووبارە بە خێراتی کاگامانج سپاس بۆتەوە کاگامانج ئامادەکاریەکانی وەکو ئۆفیسی هەڵبژاردنەکانی سلێمانی بە هەڵبژاردنەکان و هەڵبژاردنە چاوەڕوانکراوی کە لە 11 نۆڤمبەر بەڕێوە دەچێت چین ئامادەکاریەکان لە سلێمانی بە تایبەتی بەکوێ گەشتەوە بەڵێ دیارە من دەستخۆشتان لێکم بۆ میوانداریە وەک کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە ئەو خشە زەمەنەی کە پێشە لەلایەن ئەنجومەنی کۆمیسیاران پەسەند کراوە هەنگاو بە هەنگاوە چینە پێشەوە ئامادەکاریەکانمان بەردەوامن هەنگاوی باشمان بڕیوە بەڵام هەنگاوی زۆر گرنگ و مهمیش لە پێشمانە بۆیە گرنگترین ئەو پرۆسانی کە ئەنجاممان ناوبریتی بۆ لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە ماوەی ڕابردوو کە بە شێوەیەکی سەرکەوتوو داتا و زانیاری دەنگدەرانمان نوێ کردوێتەوە ئێستا تۆمارێکی دەنگدەرانی ورد و ڕێکوپێک ئامادە ئەبێ بۆ هەڵبژاردنە کە تێدا تەنها ئەو دەنگدەرانە ناوێت لە ناو تۆمارەکەیە کە پرۆسی تۆماری بەیامەتریان کردووە چکە کراوە بە مەرج کە پێویستە دەنگدەر کارتی بەیامەتری دەنگدانی پێبێ بۆی کە بتوانێت ممارەسی پرۆسی دەنگدانەکە بکە هەڵبەتە لە پاڵ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بابەتی تۆمارکردنی لیستی پارتی سیاسی و هاوپەیمانەتی و تاکەسیمان ئەنجام ماوە ئێستا لە قۆناغی وربینیکردنی ناوی کاندیدەکانین کە لەلایەن پارتە سیاسەکان و پێشکەش کراوە دوای ئەوەی کە وربینیەکە تەواو بوو لەلایەن کۆمیسیۆن و ئاڕاستی وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان نەکرێ بۆەوەی کەوە ئەو بەڵگەنامانی خسویانتە ڕوو بەپێی اختصاسی لایەنەکان پەسەند بکرێت و دواتریش بە دڵنیاوە لەلایەن کۆمیسیۆنەوە ڕۆژە دیاریەکرێ بۆ ئەوەی کەوا تیر و پشک بکرێت بۆ پێدانی ژمارە بە لیستەکان جای هاوپەیمانەتی بێ پارتی سیاسی بێ یاخود کاندید کاگامانج بەردەوام لە دوای هەڵبژاردنەکان و لە پێش هەڵبژاردنەکانیش ڕێکخراوەکان و ئەوانی کە بە ئۆپۆزیسیۆن ناوی خۆیان نەهێنن باز لەوە ئەکەن کە تۆمارەکان پاک نین ئەو ناوانەی کە هەیە ناوی ڕێک نییە ناوی زیاییتە تۆمارەکان بە هەڵە بڵاو ئەکرێتەوە وەکو کۆمیسیۆن و جەنابیش کە باست لێوە کرد یعنی ئەم ساڵ ئەو گرفتە چارەسەر کراوە کە تۆمارێکی ڕێک لە بەردەست ئێوە لە بەردەست هەموو لایەنەکانە بێت کە بێترس و بێ ئەوە بێ لایەنێک بێ بڵێ وڵا ئەم تۆمارانە غەڵەتی تایە و ناوی دووبارەی تایە بە دڵنیاییەوە ینی بە تەحەداوە لەبەرەوەی کەوا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لەو کاتەوەی کەوا مەشروعی تۆماری بەیامەتری تەبەنی کردووە بە هیچ شوێک تۆماری دەنگدەران ناوی دووبارە ناوی مردووان ئەمانیتیان نییە چکە وەک باسم کرد ئەو داتایی تۆماری دەنگدەرانە تەنها ناوی ئەو دەنگدەرانی تایە کە پرۆسی بەیامەتریان کردووە پرۆسی بەیامەتریش خۆتان ئازان لە ماوەی ڕابردووە کە باسمان کردووە یاکە هاوڵاتیمان تۆمار کرد بریتۆلەوەی کەەوە داتا و زانیارەکانی دەنگدەرەکەمان بە شێوی ئەلکترۆنی تۆمار کردووە لە هەمان کاتە وێنەیەکی بەیامەتری دەنگدەرەکەمان گرتووە لەگەڵ وەرگرتنی هەردە پەنجە مۆری دەنگدەرەکە بۆیە خۆتان نەزان پەنجەمۆری هیچ دەنگدەرەی کەسیکە ناچێ بۆیە خۆشببختانە ئێستا تۆمارێکی دەنگدەرانی ڕاستین و ورد ئامادەیە بۆ ئەوەی کەوا پاک و بێگردە هەموو ئەو گومانانی کە باسەکرێت ئەو گومانانی کە باسەکرێت لە ڕاستیە بە هیچ هەمووی ڕاوی ڕەویوەتەوە و تەنانەت ئێمە لە ماوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ماوەی حەوڕۆژمان دیاری کردبەوەی کەوا هەر پارتێکی سیاسی هەر دەنگدەرێک هەر لایەنێک گومانێکی هەیە لەوەی کەوا دەنگدەرێ بە هەڵا ناوی تۆمارکرابێت ئەتوانێت تانەی لێ با اعتراضی لێ بگرێت و خۆشببختانە هیچ اعتراضتانەیەکیش لەو ڕۆوە لە سنووری پارێزگای سلێمانی ئەنجام نەدراوە لەبەرەوەی کەوا ئیشوکارەکان ئیژاعاتەکان بە ڕێکاری یاسایی خۆی گیراوە دەبەر و جێبەجێکراوە کاک ئامانج لە پرۆسی تۆمارکردنی بایامەتری دەنگداندا لە سلێمانیدا تا ئێستا تۆمارکردن لە چه ئاستێکدا لە شاری سلێمانی لە سنووری پارێزگای سلێمانی ئێمە بۆ هەڵبژاردننی 11 لە سنووری پارێزگای سلێمانی کاداڵێن پارێزگای سلێمانی هەڵبەتە پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕنج لە خۆگرێت بۆ هەڵبژاردنەکان ڕاستە پارێزگای هەڵەبجە پارێزگایەکی سەربەخۆیە بەڵام بۆ هەڵبژاردنەکان هەر تابعی پارێزگای سلێمانی بێ واتە ئۆفیسی هەڵبژاردنەکانی سلێمانی سەرپەرشتی هەڵبژاردنەکانی یەکات ملیۆنێک و 535,000 دەنگدەرمانە بێ بەڵام لەم ڕێژەیە تەنها ملیۆنێک و 200,000 دەنگدەم پرۆسی بەیامەتری ئەنجام ماوە ئەتوانین بڵێن لە ڕێژەی لە 178 تۆماری بەیامەتری کردووە و بەبێ گرفت ئەتوانێت لە ڕێگەنگێک ناتۆتە بەردەمیان نەخێر بە هیچ شێوەیەک ئێمە تەنانەت لە ماوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە سنووری پارێزگای سلێمانی زیاد لە 115,000 دەنگدەرمان داتا و زانیارەکانمان بۆ نوێ کردوێتەوە بە هەموو حاڵەتەکانی گۆڕینی بنکەی دەنگدان
ڕاستکردنەوەی داتا و زانیاری زیادکردنی ناوی تازە تۆمارکردنی لە دایکبوانی 2007 و 2006 بەم شێوازە ئەتوانم بڵێم ڕێژەیەکی باش لە دەنگدەران پرۆسی بەیامەتریان ئەنجام ماوە و لە ماوەی داهاتووشە بە دڵنیاییەوە ئەوەی کە بەیامەتەکەی ئەنجام ماوە کارتێکی بەیامەتی بۆ دروست دەکرێت و ڕادەسێکرێتەوە. باش کاگەمانچ باس لە موالیدەکانی 2006 و 2007 کرد ساڵانە گۆڕانکاری لە سەر دەنگەکانیەت و ڕێژەی هاوڵاتی زیاترە بێ بۆ دەنگدان بۆ ئەوانەی کە یەکەم جاریانە کە دەنگدەن ئەمانیژە بێ کارتی بایۆمەتریان هەبێ بە دڵنیاییەوە بۆ ئەمە هەڵبژاردنە لە دایکبوانی 2007 مەشمول بوون کەوا پرۆسی بایۆمەتری ئەنجامبن ئێمەش لە ڕێگەی ناوەندەکانی خۆمانەوە ناوەندی تۆمارکردن کە 79 ناوەندمان هەیە لە ڕێگەی تیمی گەڕۆکەوە ئیسێدافی ئەم فیئەمان کردووە کەواکە لە دایکبوانی 2007 بۆی کە تۆمارەکەیان بۆ بکەین و لە ماوەی داهاتووە کارتێکی بایۆمەتریان بۆ دروست بکرێن. باش کاگامانچ ساڵی پار سەرژمێریە کرا لە عێراقا و هەرێمی کوردستانیش بە دەرنەبوو لەم بابەتە جا نازان بەڕاستی ئەم پرسیارە پەیوەندی ئەبێ بە جەنابتانەوە یاخودنا بەڵام من هەرێکم بۆ ئێستا 100,000 دەنگ بۆ کورسیەکە لە دوای ئەم سەرژمێریە کە کراوە ڕێژەی بەشداری ڕێژەی بڵین دانیشتوانی عێراق بەرەو زیادبوون ڕۆشتووە ئەم ڕێژەیە زیای کردووە بۆ دەنگ بۆ نرخی کورسیەکان یاخود گۆڕانکاری بەسەرا نایەمە نەخێر هەمان ئەو ڕێژە کورسیەکەوا بەپێی یاسایی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزەکانی دەروی هەرێمی کوردستان دیاری کراوە کە عێراق 329 کورسی بۆ دیاری کراوە 320 کورسی گشتیە 9 کورسیشی تایبەتە بە پێکاتەکان بۆیە ئەو سەرژمێری کە کراوە نەکراوە بە ئەساسێ بۆ دیاریکردنی ژماری کورسیەکان نەخێر بە هیچ شێوێت گۆڕانکاری بەسەرا نەهاتووە لە هەڵبژاردنەکانی ڕابردووی پەرلەمانی عێراقا پارێزگای سلێمانی 18 کورسی بۆ دیاری کرابوو بۆم هەڵبژاردنەش هەر 18 کورسیە هیچ کورسێک زیادی نەکردو هیچ گۆڕانکارێکی بەسەردانەوە بۆ ئەم گۆڕانکاری بە ژماری کورسەکان ڕوویناوە. باشە کاگامانچ بۆ یەکەمین جارە سیستمی دڵنیایی لە عێراق با بڵین بە ئەلکترۆنی دەنگدان دەکرێت تا چەندم پرۆسێ لە سلێمانی جێبەجێکرێت تا چەند سەرکەوتە بێت چۆن ئامادەکاریتان کردو بۆ ئەمە. بەڵێ دیارە ئێمە پرۆسی دەنگدانەکە بە تەواوەتی کراوە بە ئەلکترۆنی دیارە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە ساڵ 2005 دامەزراوە هەتاوەکو ئێستا زیاد لە 16 هەڵبژاردننی بەڕێوە بردووە هەڵبژاردن بۆ هەڵبژاردن بەپێی گەشەکردنی کۆمەڵگا و جانبی ئەلکترۆنیات و ئەوانە گەشەی بە ئیجراتەکانی یاوە لە ئێستا ئەتوانین بڵێن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان پرۆسی دەنگدانەکە بە تەواوەتی ئەلکترۆنیە هەر لە دروستکردنی کارتی بەیامەتریەوە هەر لە پرۆسی دەنگدانەکە کام کارتە بەیامەتریە سیم کارتێکی لەسەر ئەبێ ئامێرە ئەلکترۆنیەکە بیخوێنێتەوە تەنانەت پرۆسی دەنگدانەکە ژوەڕەکەی دەنگدانەکە کە دەنگدەرگە دەنگی لەسەرەیە بە ئامێری ژماردون جاکردنەوەی دەنگان هاتێپەڕێ کە بە تەواوەتی ئەلکترۆنیە و لەلایەن کۆمپانیای ڕاستینەوە فەحس کراوە و ینی پشکنینی بۆ کراوە و ئەنجامێکی زۆر باشی ینی بڕیوە مادام لە باسی ئەم جیهاز و ئەلکترۆنی و شتانەیە باسی ئەوە بکەین لە هەڵبژاردنەکانی پێشوا گرفتی ئەوە دروستە بوو کە ڕۆشتی بۆ بنکەکانی دەنگدان خەدنامە خەتەوەستا جیاز نیە خوێنەوە جیاز جامە بوو ئەم بۆ ئەم هەڵبژاردنانە چارەسەری ئەمانەتان کردووە پەنجەمۆر یعنی گرفتێکی گەورە هەبوو ساڵانە لە هەڵبژاردنەکانی پێشوە کاگامان دەمان بینی تا سعات 1 و 2 خەڵک کەمە ڕۆژ بۆ دەنگدان لە دوای سعات 2 خەڵک زیاد بووە ڕۆژ بۆ بنکەکانی دەنگان بەڵام کێشەی پەنجەمۆر دروستە بوو ئەمانەتان چارەسەر کردووە کاگامان باڵە بە دڵنیاییەوە بابەتی نەمانی خەتی ئەنتەرنێتوانە ئامریکانی من ڕەبتی نییە بە خەتی ئەنتەرنێتەوە ڕەبەت نەکراوە بەڵام خۆتان نەزان ژمارەیەکی زۆر وێزگی دەنگدارمان هەیە کە هەموو وێزگەیەک زیاد لە 3 ئامێری ئەلکترۆنی بۆ تەرخانەکرێم ئامێر ئەلکترۆنانش قابلی ئەوەیەکەوە لە ڕووی تەکنیکیەوە گرفتیان بۆ دروست بێ بەڵام ئێمە ئامێری احتیاطمانەیە دەست بەجێ لە هەر وێزگەیەک گرفتێک دروست بوو بێت تیمی شارەزامان هەبووە بۆ چاکردنەوەی ئامێرەکان ڕاستەوە گەشتنەتە وێزگەی دەنگدانەکە و گرفتەکان چارەسەر کردووە ئەوەی کە هەبوو لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بابەتی نەخوێنەوەی پەنجەمۆر بوو خۆتان نەزانن کاتێک کە هاوڵاتی پرۆسی بەیامەتری ئەنجامەیە هەندێک دەنگدەر هەیە بەهۆی یعنی هۆکاری تایبەتی خۆیەوە بەهۆی نەخۆشی شەکرەوە بەهۆی ئەوەیەوە بەهۆی پیشەکەیەوە کە شێوی پەنجەکانی ڕۆیشتووە پەنجەمۆرەکەی نەیەخوێنەوە قسەیەک هەبووتیان بۆ ئەم هەڵبژانە بە چاویش چاویستم باسیەوە بکەم لە ڕێگەی ئەوەی کە یاساکەش دیاری کردبوو کە تەنها لە 5 ئەو دەنگدەرانی کە پەنجەمۆرەکانیان وەرنەگیراوە ئەتوان پرۆسی دەنگدان بن بەڕێوە ئەو گرفتە دروست بوو بەڵام خۆشبەختانە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئەم خەلە لە ئەم گرفتەی چارەسەر کردووە بە زیادکردنی ئامێرێکی کامێرە
واتە ئەو دەنگدەرانی کە پێشتر پەنجەمۆرەکانیان نەخوێنراوەتەوە بۆم هەڵبژاردنە بە هەمان کارتی بایۆمەتری ئەتوانن پرۆسی دەنگدانەکە بەڕێوە ببن بەڵام لە ڕێگەی تەتابڵکردنی وێنەیەکی بایۆمەتری دەنگدەرەکە لە ڕۆژی دەنگدانە. من ڕۆژی دەنگدانە چم پەنجەم نایخوێنێتەوە پێشتر لە هەڵبژاردنەکانی پێشوە مشکیلەم نەبوو پەنجەم خوێنوێتی و دەنگی خۆم ماوە. ئەم جارە ئیتر ئەمە لۆد و قەرەباڵغی دروست ناکاگە پەنجەم تاقیب کرێتەوە کە نەخوێنێتەوە یەکسەر کامێراکە مێنێ و بە چاوەکە دەنگ بەدڵنیای و ئامێرەکانمان ئامێری عودەی تەحقیق یا بەراوردکاری بۆ جۆرەی ئازی دراوە پێی یەکەم جاری عبرەت بە پەنجەمۆرەکەیە ئەگەر پەنجەمۆری دەنگدەرەکە نەیخوێنەوە خۆی ئۆتۆماتیکی یەکسەر تەحویلەکە بۆ وێنەی بایۆمەتری دەنگدەرەکە واتە وێنەیەکی ڕاستە و خۆی دەنگدەرەکە ئەگرێت و متابقەیەکە لەگەڵ ئەو وێنە بایۆمەتری کە کاتی خۆی تۆماری کردووە کە خۆی بوو ڕێگەی پێ پرۆسی دەنگدانەکە کاگامان سیستمی پاشەکەوتی زانیاری پێما بۆ یەکەمین جارە لە عێراق لە هەڵبژاردنەکانی عێراقا ئەمە جێبەجێکرێت لە سلێمانی تا چەند ئەمە جێبەجێکرێت مەبەست چی بەقورە یعنی با بڵین لە ڕێ و ئامێرانەوە ڕەنگە بۆ مناگەر بە چاو بکرێت و کۆسارا مەژە بێداخۆ لە ڕێ ئامێری ئەلکترۆنی سەرجەم زانیاریەکانی کەسیەکانی و کەسە وەردەگیرێت لە ڕێگەم ئامێرانەوە بەڵێ تۆماری بایۆمەتری زانیارە کەسیەکانە وەک وێنەی بایۆمەتریە پەنجەمۆری هەردە پەنجەی دەنگدەرەکەیە ئەمە دەکرێتە داتایە کە پێڵێن تۆماری دەنگدەرانی بایۆمەتری یاخود ئەلکترۆنی دەنگدان. باشە کاگامانج هەندێک کەس بۆ نێسات بنکەکەی دەنگدانیان دەگوازن با خودت بڵین لە شارێکە بۆ شارێکی تر لە کەرکووکە دەگازێتە بۆ شاری سلێمانی ڕەنگە لە حاڵەتدا لە هەردوو شارەکە ناوی بێتەوە ئەمە نابێتە گرفت بۆ هاوڵاتیان یاخود پسوڵەیەکی دەدرێتە تاکو کارتی بایۆمەتریەکەی تاوا دەبێت دەتوانێت بەم پسوڵەیە دەنگدان ئەنجام بدات یاخود مەرجە و کارتە بایۆمەتری تاوا بکرێت. بەڵێ دەست خۆش بەوە پرسیارە دیارە نوێکردنی تۆماری دەنگدەران کۆتایی هاتووە قۆناغەکە ئەوەی کە لەو قۆناغەیە پرۆسی گۆڕین بنکەی دەنگدانی کردبێ ئەوە کارتێکی بایۆمەتری دەنگدانی تازی بۆیێتەوە کارتە کۆنەکەی ئەبێ بە غێرە فعال دەنگی پێ نادرێت یعنی ئەگەر پێشی بێت لەلایەن کۆمیسیۆن ئەسووتێنرێت هەموو داتا و زانیاری دەنگدەرانی پارێزگاکانی عێراق چێتەوە سێڤەری گشتی لە بەغداد مەرکەزی خالی بەیانات لێوێت تەتابقەکرێت تەدابقی هەموو داتا و زانیاری دەنگدەران نەکرێت هەموو دەنگدەرێت تەنها هەڵگری یەک ڕقمی ناخبوو یەک کارتی بایۆمەتری دەنگدانە بێت بە هیچ شێوێک هیچ دەنگدەرێک نابێتە خاوەنی دوو کارتی بایۆمەتری دەنگدانی فعال لەوانەیە دەنگدەر هەبێت پێشتر کارتێکی بایۆمەتری دەنگدانی لای خۆی بێت بۆ ئەم جارە بنکەی دەنگدانەکەی گۆڕیوە کارتێکی تازەی بووێتەوە کارتە کۆنەکەی ئەسووتێنرێت ئەبێ بە غێرە فعال بە کارە تازەکەی ئەتوانێت پرۆسی دەنگدانەکە ببا بەڕێوە پسوڵەکەش ناتوانێت دەنگ بات تەنها کارتی بایۆمەتری دەنگدان تەنها کارتەکە کاگامانچ تا ئێستا چەند قەوارە و چەند لایەن ناویان تۆمار کراوە چەند هاوپەیمانی ناویان تۆمار کراوە چەندی سەربەخۆ ناویان تۆمار کراوە بەڵ ئەگەر باسی پارێزگای سلێمانی کەین هیچ هاوپەیمانێتێک پێک نێنراوە هیچ هاوپەیمانێت دە پارتی سیاسی لیستیان پێشەش کردووە لەگەڵ 4 کاندیدی سەربەخۆ کە بەهر هەمیان 143 کاندید دەکەن کێبڕکەیەکەم بۆ برنەوەی 18 کورسی پەرلەمانی ئەتوانێت ئەم ڕێژەیە زیاد بکرێە نەخێر دەرگای خۆتۆمارکردنی لیستەکان داخراوە ئێستا لە قۆناغی وەربینکردنی داتا و زانیاری کاندیدەکانان کەسێکە بکشێتەوە لەو 140 کە جەنابە باسە کرد کەسێکی تر دەتوانێت بچێت لە شوێنی ناوتۆمار بکە نەخێر بە هیچ شێوەیەک بابەتی کشانەوە لە کاندید بوون کۆتایی هاتووە تەنها لە یەک حاڵەتانە بێکەوە ئەوش بریتێت لە ئەوەی کەوا ئەڵێن نزبەی ڕێژەی کۆتای ئافرەتان لەلایەن لیستەکان کە پێشکەش کراون لە ساعت 20 کەمتر نەبێ ئەگەر لیستێک لەخوا لە ساعت 20 پێشەشی کردبێ ئەوە کۆمیسیۆن فەرزیەکا بەسەر ئەو پارتە سیاسیە یا ئەو هاوپەیمانێتیە کەوا ڕێژەکە تەواو بکات لە ڕێگەی لابردنی کاندیدیەکی پیا و بەدانانی کاندیدێکی ئافرەت هەر کەسێک ئێستا بکشێتەوە کەس ناچێتە شوێنی نەخێر باش کاگەڵاج پێم بڵیت بە ئەرگ نەبێ وەکو کۆمیسیۆن ئێوە تەواو متمانەتان بەخشیوە بەم سەڵ ئەو نەکەسی کە لە سلێمانیا و لە پارێزگای سلێمانیا ناویان تۆمار کراوە ئەو سەوچلسیەکاندێک ئێستا لە قۆناغ وەربینیکردنە باشە ئەبێ هەموو ئەو مەرجانیان تیابێکەوە پێشتر بە پێ ڕێنماییەکان بەپی ئەنزیمەکە لایەن ئەنجومەنی کۆمیسیاران پەسەند کراوە دواتر ئەمانە هەمووی ڕەوانی وەزارەتەکان نەکرێ وەزارەتی ناوخۆ وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردەکانی ئەوان تێپەڕاندوە کاگامان نەخێر لە ئێستا لە قۆناغیەوە لەو قۆناغە ئەدیلێ جیناییە هەیە مساعلە و عەدالێ ئەبێ لە هەموو ئەم فلتەران ئەم کاندیدە دەربچێ پاشان ئەتوانین بڵێن خۆی 15 ڕۆژ لە دوای کۆتا پێشکەشکردنی لیستی کاندیدەکان کۆمیسیۆن ڕژانەکان ماوەی 15 ڕۆژەدا بەو جیهەدانە لایەنانە بۆی کەوە جوابی کۆمیسیۆن بنەوە بۆ پشتڕاستکردنەوەی
ئەو بەڵگەنامانی کاندیدەکان پێشکەشیان کرد. باش کاگامان سەبارەت بە پێشکەشکردنی و کەسانی کە فۆرمی سەر سندوقەکانی دەنگدان دەدەن تا ئێستا چەند کەس فۆرمی و پێشکەش کردووە کە لە سەر سندوقەکانی دەنگدان بێت و کێن ئەوانەی کە مەرجیان بۆ دانراوە کە لە سەر سندوقەکانی دەنگدان بن. بەڵێ دیارەمیش قۆناغی زۆر گرنگە ویش دامەزراندنی فەرمانبەرانە بە ڕۆژی دەنگدان کە لە ماوەی ڕابردووە دەستمان پێکردو هەتاوەکو 27 بەردەوام بەوێت ئەوانەی کە مەشمولن بۆی کە ببن بە فەرمانبەری ڕۆژی دەنگدان فەرمانبەرانی حکوومەتن دەرچووی زانکۆ پەیمانگاکانن خوێندکارانی زانکۆ پەیمانگاکانن تەمەنیان نابێت لە 90 ساڵ کەمتر بێت بۆ فەرمانبەران نابێت بڕوانامەکەی لە ئامادەی کەمتر بێت نابێت سەر بەهێزە ئەمنیەکان بن نابن چاودێری پارتە سیاسی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بن ئەمانە کۆمەڵە مەرجن کە پێویستە لەو کەسایەوێکەوە فۆرمەکە بە شێوی ئەلکترۆنی پڕەکاتەوە دواتریش بە شێوی وەرەقی ڕای ئەکێشێ لەگەڵ بەڵگەنامەکان هاوپێچێکات و ڕادستی ناوەندەکانی تۆمارکردنیەکە شایسا لە سنووری پارێزی سلێمانی زیاد لە 40,000 فۆرم واتەوەکو داواکاری بوون بە فەرمانبەری ڕۆژی دەنگدان پێشکەش کراوە لیژنەی تایبەتمەندمان پێکێناوە بۆ بربینیکردنی لەم 40,000 چەندیتان پێویستە ئێوە ئێمە وەکو پارێزگای سلێمانی زیاد لە 70,000 فەرمانبەرمان پێویستە دوای ئەوەی کە بیستی حەو کۆتاییە دەرگای پێشکەشکردنی داواکاریدا ئاخرێت دەزەکەین بە وەربینیکردنی تەواوی سەرجەم فۆرمەکان دواتریش لەلایەن کۆمیسیۆنەوە ڕۆژێ دیاریەکرێ تیر و پشک ئەکرێ بۆ ئەوەی کەوە بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانی 70,000 فەرمانبەر هەڵبژێردرێن بۆی کە بکرێنە فەرمانبەر. باش کاک ئامانج باسمان لەوە کرد کە 1.5 میلیۆن هاوڵاتی ئەم ساڵ مافی دەنگدانی هەیە ئەمە هێزی تایبەتیشی تایە بڵێن دەنگدانی تایبەتیشی تایە ئەوان بەدەرن لەم ژمارە بەڵێ بەدڵنیاییەوە ینی بە هەردوو دەنگدانی گشتی و تایبەتیش بەڵام پرۆسی دەنگدانی تایبەت جیا لە دەنگدانی گشتی 2 ڕۆژ پێش بەڵێ پێش هەڵبژاردننی گشتی ئەنجام ئەدرێت کە ئەوانیش بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە ئەمنیەکان کۆمیسیۆن بەردەوام لەسەر خەتە بۆ ئەوەی داتای دەنگدەرە تایبەتەکان جیاب بکاتەوە لە دەنگدانی گشتی ئەوش لە پێناو پاراستنی ئەمنێتی بنکەکانی دەنگدانە بۆیە پرۆسی دەنگدانی تایبەت 2 ڕۆژ پێشەوە ئەنجام بدرێت. کاگامانج ئەو تایبەتمەندە نوێیانەی کە سیستمێکە با بڵین ئەنجامی هەڵبژاردنەکان ڕاگەیەنێت ئەم ساڵ جیاوازە بێ لە چاو هەڵبژاردنەکانی دیکەدا. بەڵێ دیارە وەک باسم کرد پرۆسەکە ئەلکترۆنی بەتەواوەتی وە کۆمیسیۆنیش لە ماوەی 24 کاتژمێر ینی ئیجبار کراوەکەوە ئەنجامەکان ڕابگەین لە ماوەی 24 بەڵێ ئێمە دیارە هەموو وێزگێکی دەنگدان کاتی پرۆسی دەنگدانەکەی تیا کۆتاییە کە کاتژمێر 6 خۆکارانە ئامێر ئەلکترۆکان کۆتایی پێێنن یعنی قابلی تازەکردنەوە درێژکردنەوەی تیانە چکە ئامێرێکی ئەلکترۆنیە و دەستی ئینسانی تیانە لە هەموو بنکێکی دەنگدان ئامێرێکمانەیە پێڵەن ئامێری گواستنەوەی داداکان یان RTS پێڵەن ئەمە هەر هەمووی لێ کاتە لە ماوەی 6 کاتژمێرە پێویستە هەموو ئەنجامەکان بگوێزێتەوە بۆ مەرکەزی ادخالی بەیانات لێژە لەیان ئەنجومەنی کۆمیسیارانەوە ئەنجامە سەرەتایەکان ڕاگەندرێت. کاک ئامانج ئامێری ئەلکترۆنی بۆی هەیە غەڵەت بکە؟ نەخێر بۆی نییە بەدەر لەوە یعنی بۆی کە دڵنیایی زیاتر بین بە دەنگدەران و بە هاوبەشەکانی هەڵبژاردن لە هەموو وێزگێکی دەنگدان کاتێک کە ئامێر ئەلکترۆنیەکان پرۆسی ژماردون و جاکردنەوەی دەنگەکان ئەنجامێن بە هەمان شێوە ستافی ناو وێزگەکە بەدەستیش بە ئامادەبوونی نوێنەری پارتە سیاسەکان پرۆسەکە ئەنجامێن. چاودێریە کە سیستمی کە با بڵین چاودێری ئەو سیستمە بکە کاتێکە دەنگەکان جیا دەکرێتەوە کە دەنگەکان ئامێر ئەلکترۆنیەکە جیاکاتەوە دواتریش ستافەکەیانی ئێمە ئەو فەرمانبەرانی کە من بە فەرمانبەری ڕۆژی دەنگدان لە هەر وێزگێک دەیان کە 5 کاربەندی تایە بەدەستی لەبەر چاوی نوێنەری پارتە سیاسەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ژماردون جیاکردنەوە بۆ دەنگەکانەکەن و دواتر بەراوردیەکەن بۆ ئەنجامیکەوە ئامێر ئەلکترۆنەکان جێکردێتەوە. کاگامانج لەگەڵ ئەوەی کە ئێمە ئازانین کە ئیشەکەی ئێوە چەند قورس و چەند گران و چەند هیلاکیە بەڵام بەڕاستی لە کاتی هەڵبژاردنەکانیش چەند دەستخۆشیتان بۆ بێ ئەوەش ڕخنەیە یعنی ئەمە واقعەک و کابێ لە بەرچاوی بگرین. زۆر جار باز لەواکرێ ئەڵێ بە تایبەتەوانی کە دەرناچن یا دەنگێکی کەمەهێنن یا لایەنێک یا پارتێک بێ کەسایەتێک بێ کە خۆی کاندید کردو ئەڵە سنووقەکە گۆڕاوە هەمان ئەو سنووق نییە کە بە ئەلکترۆنیەکە ئەمە دەنگەکەی پیاوە ئەم چۆن نتوانێت ئەم گۆڕانکاریە بکە ئەڵە دەنگەکەم گۆڕاوەڵە من عیلەکەی خۆم هاتو دەنگی پیاوە من یەک دەنگە بۆ هاتوۆ لەناو ئەم سنووقەیە ئەمە چۆناهی ئەم شتانە ڕاستن نەخێرشەکردنی خەڵکە و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بێمنەتە لە هەموو ئەو گومان و ئەو قسانی کە لەسەری دروست دەکرێت لەبەرەوەی کە لە ماوەی ڕابردووە هەڵبەتە هەڵبژاردن ئەمە کێبڕکیەکە ینی تۆ لە نەتیجە براوە هەیە و دۆڕاو هەیە
دەسەرەکان بە کۆمیسیۆن ئەسرانە ئەڵەن کۆمیسیۆن ئەم ڕێکارانی وان نەگرتو دەبەر لە ڕاستە ئێمە بۆ هەموو قۆناغێک بابەتی تانەمان هەیە اعتراازمان هەیە لە هەر حاڵەتێک سەرپێچێک کە ڕووی یابێ دەنگدەر بۆی هەیە نوێنەری پارتی سیاسی بۆی هەیە کە لە ناو وێزیەکە هەر حاڵەتێکی بینی کە سەرپێچیە سکاڵای خۆی تۆمارکە و بۆ یعنی زانیاری بۆ ئەم جارە بۆ ئەوەی کەوا پرۆسەی دەنگدانەکە بە تەواوەتی شەفاف و وازح بێت لە هەموو وێزیەکی دەنگدان کامێری چاودێریمانداناوە کاگاماچ کاتمان زۆر کەمماوە بەدڵنیایش و تامانی 11 ئەمە لەگەڵ جەناب تا لە پەیوەندیا بین و لە بەرنامەشتان بەس یەک پرسیار بە خێرایی جوابم بیتەوە چەند چاودێری نێودەوڵەتی تاسی ناویان خۆیان تۆمار کردو بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنیان نەخێت لە ئێستا تازە ئەنزیمەکە لە ئەنجومەی کۆمسیاران پەسەندکراوە و دەرگای پێشکردنی داواکاری لەیان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی کراوە بۆیان بۆی کەوا بێن چاودێری پرۆسی دەنگدانەکە بکەن. دەستخۆش کاگامان سپاس بۆ ئامانج عزیزکەریم بەڕێبەری ئۆفیسیال بژارنەکانی سلێمانی کان بەیانی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە میوان سپاس.